پێستان سڵاوتان لە بێوم کاتتان باش من ئێستا لە یەکێ لە سەنتەرەکانی چارنەوەی قژم لە شاری سلێمانی ئێستا بەگشتی لە هەرێمی کوردستان کۆمەڵە سەنتەری زۆر بەتوانامانێ و کەسانی پسپۆر و تیمی زۆر باشی تایە کە کاری چارنەوەی قژەکەن بەسەر پرشتیارەتی کۆمەڵە پزیشکی بەتوانە کاتوانن ئەم کارانە ئەنجام بن. ئێمە لە ماوەی ڕابردووە هاوڵاتیان گرفتمان هەبوو بەوەی کە ئەگەر کەسێک پێویستی بە چانەوەی قژ بێ یاخو هەر بابەتێکی جوانکاری بێ یاخو کۆمەڵی نەشتەرگەری تایبەت بێ ئەبوایە هەوڵی بایە بچێتە وڵاتێکی دراوسێکە ئەمە لە ڕووی تێچووەوە لە ڕووی هاتوچۆوە ئەستەمی دروستە کرد بۆ هاوڵاتیان. بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە کۆمەڵە سەنتەری زۆر باش و کوالیتی لە نێو شارەکانی هەرێمی کوردستانە هەن کە ئەتوانین ئێمەی هاوڵاتی پشتیان پێبەستین. مەبەستی من ئەمڕۆ کە هاتوومەتە ئەم سەنتەرە تا بزانین لە ڕووی زانستی تەندروستیەوە تا چەند کار لەسەر چانەوەی قژەکەن و هەروەها بۆ ئەوەی کە ڕێنمایەکان هاوڵاتیان وەری بگرێت ئەبێت چی بێت و چۆن کار لەگەڵ خۆیان بکەن چکە پزیشک ئەتوانێت لە سەنتەرەکە چانوێی قژی بۆ ئەنجام بە بەڵام بەشێکی ئەکەوێتە سەر و هاوڵاتی کە قژەکەی بۆ چێنراوەتەوە چۆن بتوانێت شێوازی مامەڵەکردنی ژیانی خۆی بۆ ئەو ماوەی بۆی دیاریکراوە لەگەڵ چانوێی قژەکەیە بەو شێوازە بێ لە ڕووی دەرمانەوە لە ڕووی پاکخاوێنیەوە لە ڕووی ئەوەی شۆرنەکان لە کاتی خۆیان بێ ئەمە دوجار هەمووی ڕێنمایی وەرەگرین. بەڵام ئەوەی کە گرنگە لە ڕووی زانستی تەندروستیەوە تا چەند چانەوەی قژ بە شێوازێکی باشکاری لەسەرەکرێ بۆ مەبەستە من هاتوومەتە یەکێک لە سەنتەرەکانی شاری سلێمانی کە پزیشکێکی بەڕەز لێرە کارەکە و چەند تیمێک لە بەردەستیان کە ئەم تیمانە هەمووی بە شێوازێکی زۆر باش و بە شێوازێکی زۆر کوالیتی کار بۆ ئەو کەسانەکەن چانەوەی قژ ئەنجامەیەن بۆی زانیاری زیاتر وەربگرن بنەچمە لای پزیشکە بەڕێزەکەمەش دکتۆر ئەتیبان. دکتۆر سڵاو لێ بێم کاتەوە باش. سپاس بۆ ئێوە کە ئەمڕۆ هاتینە لاتان کۆمەڵە زانیاریمان بنێ. سپاس بۆ ئێوەش کەمی دەستخۆش. دکتۆر ئێستا بە خۆشحاڵی من لە پێشێکێکەشە ئاماژەم پێیاسا سەنتەرەکان لە ناو شارەکانە بوونی هەیە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە چانەوەی قژ لە ڕووی زانستی تەندروستیەوە ئێستا لە چ قۆناغێکایە وە شێوازی چانەوەی قژ پێشکەوتنی چی بەخۆی بینیوە کە هاوڵاتیان توانە سوودی لێ ببینن. سەرەتا بەخێر بێن بەنسبەت چانەوەی قژ لە ساڵی 1990ەوە یەکەم هەنگاوەکانی چانەوەی قژ یەکەم ئەزمون و تەجروبەکان دەستی پێ کردو و قۆناغ بە قۆناغ هاتووە مێتۆد و تەکنۆلۆژیا و متۆدەکان گۆڕاون تەکنۆلۆژیا هاتوو بە یارمەتیە و گەیوە بەم قۆناغی کە ئێستا تیایەن و بە خۆشبەختیەوە خۆتان ئاماژەتان پێەیە لە کوردستان سەنتەری زۆر هەن کە زۆر بە شیاوی و بەلێ هاتووی ئیشەکەن و ئێستا ئەتوانە بڵێم هەرێمی کوردستانیش لە بواری چانەوەی قژا قسەی هەیە بۆتن. بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە بەر لەوەی کە بابەتێکی پزیشکی بێ چانەوەی قژ بابەتێکی هونەریە زۆر بەر لەوەی کە پەیوەندی بێ بە بوونی تەکنۆلۆژیا زیاتر بابەتێکی هونەریە و پەیوەندی بە مەهارەت و بە دقت و بە زائقە و بە سەلیقەیەکی هونەری ئەو تیمەیە ئەو کەسانەی هەن کە بەرحاڵ چانەوەی قژ ئەنجامەیە. ئەوەی کە ئێستا لە شاری سلێمانی و لە سەنتەری ئێمە ئەکرێ هاوئاستە لەگەڵ ئەوەی کە ئێستا لە سەنتەرە گەورە و پێشکەوتوەکانی دنیا بەڕێوە ئەچێت. بە خۆشبەختیەوە من ساڵانە لە زۆربەی سێمینار و کۆنفرانسەکان بەشدارم کۆنفرانسیان نێودەوڵەتیەکان بە تایبەتەوانەی کە لە ڕێگەی ئەنجومەنی نێونەتەوەی چانەوەی قژ ISHR بەڕێوە ئەچێت بەشدارم. ئەمە بڵێم کە بەنسبەت تەکنۆلۆژیا و مێتۆدەوە ئەینەن مێتۆد و تەکنۆلۆژیا ئێستا لە شاری سلێمانی و تابێت لای ئێمە تەطبیق ئەکرێت. چانەوەی قژ وەک ئاماژەم پێەیە هونەرێکی دەستیە لەسەر بنەمایەکی عیلمی پزیشکی دیارە ڕەچاوکردنی کۆمەڵێ پایە و ئەساسی زانستی پزیشکی بە دڵنیایی و پێویستە لە هەڵبژاردننی نەخۆش واتەکەی سلکشن هەتا پلاندانانێکی نەشتەرگەری زۆر باش تا بەڕێوەبردننی پرۆسی نەشتەرگەریەکە کە وەک زۆربەی خەڵکیش ئەزانن پرۆسەیەکی درێژخایەنە بۆیە منێجمنت و مدیریەت و بەڕێوەبردنێکی زۆر باشی پێویستە و مەهارەتێکی زۆر باشی پێویستە و تاقە و ئەنەرژیەکی زۆر باشیشی پێویستە. حەزەکەم پرسیارەکانتان ئەگەر کەواتە کەسێک کە یێتە لای ئێوە بۆ نمونە ئێوێ قژ بچێنێتەوە یاخود ئێوە پرس و ڕابە ئێوەی پزیشکی بەڕێز بکە
سەرەتا ئێوە چی بۆکەن ئەم کەسە پێویستی بە پشکنین هەیە ئەم کەسە سەرەتا پێویستی بە بینینی بەڕێستانەیە چی ئەکرێ سەرەتا بۆی کە و کەسە بڕیار بە ئایا ئەتوانێت قژی بچێنێتەوە یاخودنا باڵێ بەدڵنیاییەوە بەر لە چوونە ناو قۆناغی نەشتەرگەری حتمما بینینی نەخۆش پێویستە ڕاویشکردنێکی زۆر چڕ و پڕ و باش پێویستە پەیوەندێکی زۆر باش واتە کۆمیونیکیشنێکی زۆر باش لە بینی نەخۆش و پزیشکا پێویستە لەبەر ئەوەی کە ئەساسەن بپرسێت کە لەکەیەوە دەستی پێ کردووە بە دوای کۆمەڵی هۆکارە ئەگەڕێ پزیشک ئەو بەتایبەت ئەگەر نەخۆشەکە ژنە یا ئەگەر پیاوە حتمما ئاراستەی پرسیارەکان و لێکۆڵینەوەکان جیاوازە بەڵام بەگشتی گفتوگۆیەکی زۆر باش پێویستە لە بینی پزیشک و نەخۆش دواتر حتمما فحسکردن لە نزیکەوە فحسکردن و توێژینەوە لەسەر قژی لەو بەشەکە تووشی ڕوتانەوە بووە و ئەگەر کەیسێکی شیاو بێ پزیشک مەبەستی بێ کە پلانی نەشتەرگەری دابنێ ئەو ناحیانی کە بەخشەندن ئەتوانێت لێ وەربگیرێت بۆ چاندنەوەکە بۆ نەشتەرگەری حتمما توێژینەوەیکی وردی پێویستە و بە دڵنیاییەوە گرینگە کە پزیشک بڕیارێکی دروست بە ئایا ئاستی تەندروستی ئەم کەسە شیاوە ئایا ئەساسەن ئەم کەسە لە ڕووی حەدی ڕوتانەوە لە ڕووی تەمەنەوە لە ڕووی ئایا پرۆسەکەی پرۆگرسیڤە واتە درێژەدارە هەر هێشتا لە ڕوتانەوەیە هەموو ئەوانە کۆمەڵی هۆکارن کە پزیشک والەیەکە کە ئەو پلەنە ئەو بڕیارە بات کە ئایا پلانی نەشتەرگەری دابنەیانە زۆر باشە تەمەن کاریگەری هەیە لە سەر چاندنەوە بۆ نمونە کەسێکەگەر سەر و 45-50 ساڵ بێت کەسێکیش 30 ساڵ بێت جیاوازی هەیە یاخو وەکویەکە ڕاستیەکەی ئەوەیە کە ئەگەر بمێ وەڵامێکی گشتیت بەمەوە ئەتوان بڵێم نەخێر جیاوازی نیە لەبەرەوە ئەساسەن فاکتەری ئەساسی تەمەن نییە ئەو شتێکە زۆر گرینگە حەد و ڕادەی ڕوتانەوەی وەک ئاماژەیشم پێەیە کە ئایا ڕوتانەوە پرۆسەیەکی بەردەوامە یعنی هێشتا لە بەردەوامیە و لە وەرینایە ئەو ناحەیە کە تەوەقع ئەکرێت کە قژوەرین تیا ڕووبات ئەوە زۆر دەورە بینێ بۆ نمونە ممکنە کوڕێکی تەمەن 20 ساڵ کە ئێمە بە زۆری لێرە تەجروبەیەکەین 20 ساڵ 18 ساڵ 19 ساڵ ممکنە ئاستی ڕوتانەوەکەی حەدی ڕوتانەوەکەی زۆر زیاتر بێت لە پیاوێکی تەمەن 40 ساڵ و پیاوێکی تەمەن 40 ساڵ ئەو سنوورانەی کە قژ ڕوتانەوە تیا دەستی پێکردووە بە نیوە و ناتەواوی ڕوتاوەتەوە یعنی ممکنە تۆ سەیریەکەی بینی بڵێم پیاوە ئەم کەسە تووشی قژ ڕوتانەوە بۆ قژ زەعیفون بۆ بەڵام حەدی ڕوتانەوەکەی کەمترە لە سایە 50 کەمترە لە سایە 67 بۆ ممکنە ئەو کەسە پێشنیاری پێ بکرێت کە ماوەیەکی تر چاوەڕوان کات ئەگەر قابلی دەرمانکردن و وەرگرتنی چارەسەر بوو چارەسەر بەکاربێنێ ئەگەرنا سەبر کە تا پرۆسەی وەرینەکەی تۆزە تەکمیلتر بێت ئەو ساحەی کە پێویستە ئیشی تیا بکرێ ئەبێ ساحێکی خاڵی بێ بەتاڵ بێت واتە قژی تیانە بێت لەبەرەوە تۆ ئەگەر ساحەکە بەشپرزی و بە پرش و بڵاوی کۆمەڵی تر قژی تیا بێت تۆ بتەوێت لە بینێ و قژانەیە کۆنە و تازە تێکەڵکەی و لە عینی حاڵە پرۆسەی بەردەوامبوونی قژوەرین هەر درێژەی بێت بەدڵنیاییەوە ئەو قژە کۆنە قەدیمیانە پاشماوەیەک هەڵ ئەوەرێت ئەمێنێتەوە کۆمەڵی قژی تازەی چاندراو کە بە شاشی و بە بڵاوی ئەگەڕێت ئەمێنێتەوە نەخۆش پاشماوەی کە گەڕێتەوە بە ناڕازی بوون کە گلەیەکە لەوەی کە ئێستا من قژەکەم وەک جاران نەماوە تەنێکتر بووەتەوە باشە ئەمێ ئەوەش ئاماژەکەم ببوورە زیای کەم ئەم بابەتەکە ئەساسەن پرۆسەی قژوەرینی تایپی جەنەتیکی یا ئەندرۆجەنێتیک ئاڵۆپێشیا لە دوای ئەوەی کە پرۆسی دروستبوونی هۆرمۆنی پیاوانە دەست بەکارە بێت بە تایبەت لەو تەمەنەوەی کە ئەکتیڤیتی هۆرمۆنی تێستۆستێرۆن یا هۆرمۆنی پیاوانە زیاتر ئەبێت پرۆژەی قژوەرین دەست پێ ئەکات هەتا تەمەنی سەروی 50 و جاری وا هەیە نزیکیشە بێتەوە لە تەمەنی 60 زۆر ئەوەی کە تێکستەکانی ئێماڵێت لە سەروی سایە هەشتای خەڵک تا تەمەنی هەشتا بەشێکی زۆر لە قژیان لەدەستەیە یعنی تا ئەگەن بە تەمەنی 80 ساڵ بەشێکی زۆر لە قژیان لەدەستەیە واتە ئەتوانێت قژوەرین هەتا نزیکی تەمەنی 80 ساڵ بەردەوام بێ بە پێچەوانەی ئەو باوەڕێک لەناو خەڵکا هەیە کە تا تەمەنی 30 دوای 30 ئەوەستەیە دوای 35 ئەوەستەیە دوای 45 ئەوەستەیە بەڕاستی لە ڕووی عیلمی و لە ڕوانگەی پزیشکیەوە تەمەنێک نییە کە تۆ دقیق دیاریکی بڵێ تەواو لەو تەمەنایە ڕائەوەستێ و هەرچێکت هەیە بۆ تەمێنێتەوە باشە پرسیارێکی کاکەم و دوجار ئەچینەیەکێک لەو ژوورانەی کە چاوتێری وردەکەن هەندێک لەو کەسانی چاندنەوەی قژیان کردەوە حەزەکەم لە نزیکەوە لەسەر ئەوە کۆمەڵە زانیاریمان بێتێ
ئەو کەسانەی بۆ ماوەی کاریگەری قژڕوتانەوەیان لەسرە کەسێکە 20 ساڵە بەڵام باوکی کەسەکانی تری بۆ ماوەی قژڕوتانەوە ئەگەر قژ بچێنێتەوە ئەو بۆ ماوەیە دوای چاندنەوەش هەرە ڕوتێتەوە یاخودنا لە بەشە چاندراوایان نەخێر بە پرۆسەی قژوەرینی جەنەتیکی ڕادەکەی زۆر کەمە و لە پزیشکیان ناتوانێت لەسەر هیچ بابەتێک بە قەتعیەت قسە بکەیت و بڕیاری قەتعی لەسەر بیت جاری وا هەیە چون تۆ لە شوێنێک هەڵئەگری کە کەمترین هەستیاری هەیە بە هۆرمۆنی تێستۆستێرۆن بە بەرهەمێک لە هۆرمۆنی تێستۆستێرۆن بە پێکاتەیەک لە هۆرمۆنی تێستۆستێرۆن کە دیهایدرۆتێستۆستێرۆنە DHT بەڵام بە درێژایی تەمەەن سنووری ئەو ناحیە سەیفش کەم ئەبێتەوە بۆ نمونای گەر کەسێک لە تەمەنی 30 ساڵیە پشتەسەرێکی مەسەلەن 4-5 پەنجەیی هەیە ئەم پیاوە ئەم کەسە ممکنە لە تەمەنی 50 ساڵیە ئاست و حدودیەوە ئەو نەکەم بێتەوە بگا بە 3 پەنجە واتە ئەگەر لە تەمەنی 30 ساڵیە تۆ لەو سنووری 5 پەنجە هەڵت گرت بێت بە درێژایی زەمان بەڵێ ممکنە بەشێک لەو قژە تووشی هەڵوەرین بێت و متەئەسر بێت لە هۆرمۆنی پیاوانە ئەو پرۆسە جەنێتیکەی کە هۆکارە بۆ قژوەری زۆر باشە دەست خۆش بێت خۆشەویستان کە لێرە لەگەڵ دکتۆرا دانیشتوم بێگومانەمە ژووری تایبەت بەخوێتی و ئەو کەسانەی کەیان سەردانەکەن لێرە پشکنینیان بۆ ئەنجامیا و لێرە دوای جار هەموو ڕێگاکانی پیشان ئايات دوجار ئەگەر بڕیاردرا نەشتەرگەری بۆ کرێ نەشتەرگەری بۆکەن و قژی بۆ چێنەوە منەچما هێشەی تر لەو ژوورانەی کە یەکێک لەو کەسانەی کە خژی بۆ چێنراوەتەوە بزانین خۆی بارودۆخی چۆنە و دکتۆر لەسەر ئەو کەسەش کۆمەڵە زانیاریمان باتێ لەگەڵ مابن. خۆشەویستان لەم بەشەیانە هاتوینەت هەیەکێک لەو ژوورانەی کە لەم سەنتەرەیە بۆ چاودێری وردی ئەو کەسانەی کە چاندنەوەی قژیان بۆ ئەنجامدراوە بێگومان ئەو کەسانەی کە چاندنەوەی قژیان بۆ کرێ بەستەنها ئەو ڕۆژە نیە و بڕواتەوە ماڵەوە بەڵکو لە ڕێگەی پزیشکەکانەوە هۆشیاریانە درێتی ڕێنماییانە درێتێک کە چەند جارێکی تر سەردانکەنەوە بۆی کە بزانن ئایا چاندنەوەکەی چۆن بووە و بە چه قۆناغێکا تێپەڕیوە یاخود پێویستی بە چییە چی بۆ بکرێ منێستا لەگەڵ دکتۆرا باز لەو خۆناغە جیاوازانەکەین و وەجود دوجار چۆن کار لەگەڵ ئەو نەخۆشانەیەکەن کە کەمترین زیانیان پێ بگا یاخود بتوانن بە شێوازی لە شێوازەکان چاندنەوەکەیان چاندنەوەیەکی سەرکەوتوو بێت. دکتۆر لە سەرەتای باسی ئەومان کرد چاندنەوەکان بە شێوازێکی زانستی چۆنە و ڕێگاکانی چۆنە لە ئێستاە ئەمە کاکاروانە یاخوا پیرۆزە بێ کاکاروان کاکاروان چاندنەوەتان بۆ جامەوە ئێستا لە بەردەم ئێوەیە هاتوۆتەوە بۆ لای ئێوە لە ئێستا ئێوە چی بۆکەن سێری چی ئەکەن و چۆن بزانن سەرکەوتوو بووە یاخود جارێت دەرناکەوە یاخود پێویستی بە چییە؟ بەڵێ کاکاروان وەکەی بینن ئێمە دوێنێ عملیاتمان بۆ کردووە عملیاتێکی خۆی ڕوتانەوەی کاکاروان گرێدی حەوت بووە هاتە لە پێشتر هەتا پشتە سەر بۆیە پێویستی بە ڕێژەیەکی زۆری گرافتواتە بوسەیلەیە پیازی مو بۆ کە بۆی دابنێنەوە پشتە سەرەکەی کە دۆنۆر ئەیریایەوەتە ناحی بەخشەندەیە بە تەنیا کافی نەبوو بۆیە لە بەڕێز کاکاروان لەژێر ڕیشیشی وەرماگرتووە دیارە بە وەرگرتن لە هەردوو بەشەکە دەستپێکمان بە بەنجێکی مەوزعی بووە کە تقریبان لە حەدی 2 دقا هەست بە ئازارێکی بچووک کە هاوشێوەیە لەگەڵ بەنجی دان ئەنی لەو حەدەیە چ بۆ ژێرمل چ بۆ پشتە سەر کە کاکاروان ئێستا ئەتوانێت شایەتی ئەم بابەتە بات بەهەرحاڵ پاش بەنجکردن و سڕکردنی لەم دوو ناحیە گرفتمان دەرهێنا و بەکارمان هێناوە لەو بەشە پێویستەی کە لە پێشسەرەوە لە ناحیەی پێشسەر ناوچاوان دەستی پێ کردووە تا پشتە سەر بۆمان گرنگ بۆ کە خەتێکی تەبیعی و سروشتی بۆ دووبارە بکەینەوە لەسەر ئەو ئاناتۆمیا و شێوازە تەبیعی کە پێشتر بوویەتی دیارە ئێمە کۆمەڵێ با بڵێن معاینە ئەو شتانە ئەکەین کە ئەتوانین بۆمان دەرئەکەوێت کە سنووری قژە تەبیعیەکی خۆی پێشتر لەکوێ بوو بۆیە هەر لەو سنوورەوە بۆی دامەزرێنین و بەهەرحاڵ لە پێشترەوە تا پشتە سەر بۆماندانەوە ئەمڕۆ کە هاتوتەوە یەکەم شت لەفافێکە دوێشەو پێوە بۆ ئەمڕۆ لێ یەکەینەوە شۆردنەوەی بۆ ئەەکەین دواتر دێتە لای پزیشک بە دوواداچوونەکە بۆ ئەوەی کە ئایا کاروان لە شوێنێکەوە ئەو گرفتانی دانراوە دەرنەچووە تووشی ساید ئەفێکت نەبووە پەڵێ برینێکی گەورە خوێنبەربوونە شتێک ئەوانە ئایا ڕوویداوەیانە و قاعدەتەن ئەگەر شتیوە ڕووبات چارەسەری پێویست هەیە بۆ ئەوانە
و لە ئەمڕۆ کۆمەڵێشت زۆر پێویستە کە ئامۆژگاری بە کاروان ئەین و بە نەخۆشەکانی تریشکە متابعی ئەو بابەتانەکەن و ڕەچاوی بکەن و بەدڵنیاییەوە ئەوەی ئێمە کردومانە تا ئێستا توانە بڵێم نیوەی ئیشەکەیە و نیوەی تری لە ئێستەوە دەست پێیەکە کە بەشێکی پەیوەندی بە چاودێری چڕ و باش و کۆمەڵێ احتیاطاتی پێویستەکە خودی ئەو کەسێک کە ئەم چارەسەری وەرگرتو ئەبێ بیکات و کۆمەڵی تعلیمات و کۆمەڵی خەدەماتیش خودی ئەو سنتەرە ئاراستەیەکەوە کۆمەڵێ پرۆسەی تەخوێتی کە بریتە لە هەنێ دەرزی و مکەملاتی ویتامینی و بەگشتی لایفستایلێکی تایبەت پێویستە نەوەک زۆر مەحدودیشی کە لە ڕەوتی عادی ژیانی بەڵام لایفستایلێکی تایبەت پێویستە لە ئێستەوە لانیکەم بە ماوەی مانگێک کە تۆزێ هەستیارە ئەم چاندنەوە ڕەچاوی ئەو لایفستایلە کات کە ئیشەڵا نەتیجەکە نەتیجەی سەرکەوتوو بێت. کاکەروان دڵخۆشی بۆی کە چاندنەوەی قژە ئەنجامەوە دەیەخوا بەخۆشیت بێ. دکتۆر ئاماژەی پێیا بۆی کە ئەوان کارەکانی خۆیان بۆ تۆ زۆر بەباشی و بەوردی کردووە ماوەی چەند کاتژمێر لەژێر چاندنەوەی قژا بوویت؟ پێم وایە کاتژمێرێکی زۆریەوێت. هەشتی بەیانی تا هەشتی شەو. ئێستا دکتۆر ئاماژەی بۆیە کە ئێمە هەموو ڕێکارە تەندروستیەکانمان لەگەڵ تۆیا گرتووەتە بەر تو ئەو ماوەی کە لەسەر شانی توێ پابەندەبی بۆ ڕێنمایانەی کە ئەوان بە توێن هەم لە پاخاوێنی هەم لەو دەرمانانە هەم لە شێوازی شواردنی. زۆر باشە دکتۆر ئەو بەشەی کە ئێوە مووەکان لە باقەکەی دەرەکەن ئێمە زۆر کاتەڵێن ئەم وانە بەس لە باقی پشتە سەرا هەیە بەس تەنها ئەوێ هەیە یاخۆ ئێستا بینیمان لەژێر ڕیشیشی دەرتان کردووە ینی چەند شوێنێکمان هەیە بۆ باق بۆ دەرهێنانی موبووی کە لە قژا بچێنرێتەوە؟ خۆی باشترین شوێن باشترین دۆنەر و بەخشەندە هەر پشتە سەرە لەبەرەوە بەرحاڵە عینەن ئەناتۆمیا و عینەن جوغرافیایە و هەموو ئەو مواصفات و ناحەیەکی زۆر مقاومیشە بە نسبەت ئەو گۆڕانکاریە هۆرمۆنانە و ئەو تاسیرات و کاریگەریانی کە هۆرمۆنی تێستۆستێرۆن کە هۆرمۆنێکی پیاوانەیە هەیەی لەبەر ئەوە ئەمە باشترین بژاردەیە بەڵام زۆر جار لە کەسانی وەک کاروانە کە تایپی قژوەرینەکەیان و سنووری قژوەرینەکە زۆر گەورەیە و بە تەنیایی کەفایەت ناکە مەجبورە بین کە ئالتەرناتیڤەکانی تر هەڵبژێرین. باشترین ئالتەرناتیڤ دوای پشتە سەر ڕیشە کە لە ڕووی کرایتریا و لە ڕووی مقاومە و هەیر سایکلێک لایف سایکلێک کە قژ هەیەی تاڵی مو هەیەی ئەم زۆر نزیکە بەسەر بۆیە ئەمە ئالتەرناتیڤێکی زۆر باشە یانیش بەهێزبوونەکانیان لە یەک ئاستایە بەهێزبوونی خۆی قژ هەر تاڵەموویەک سێ سایکڵی هەیە لە ستەیجێکە بەس گەشەکە پێڵێن فازی ئەناجێن لە فازێکی ترا ئەچێت دوای ماوەیە کە لە مووی قژە ئەو فازە 2 بۆ 4 ساڵە خایێنێت ینی بەردەوام قژ گەشاکە ئەی قرتێنی دووبارە درێژە بە قرتێنی پاش 2 بۆ 4 ساڵ ئەچێتە فازێک بە ناوی فازی تێلۆجێن واتە فازی کاتاجێن ئەخرتێت و ئەچێت پشوویەک بات کە ئەو فازە کە پشووتیاکات ئەو مەرحەلەی کە پشووتیاکە پێڵێن فازی تێلۆجێن ئەو مەراحلەی تر کۆتایە لە 4 هەفتەوە بۆ 8 هەفتە بۆ 2 بۆ 3 مانگ دووبارە دێت خۆراغێکی تازە بە فازێکی گەشەکردنێکی تازەواتە پاش 2 بۆ 4 ساڵ کە ئەم فۆلیکڵە ئەم پیازیمەوە کە بەردەوام گەشەی کرد و مو درێژ بووەوە ئەچێ بۆ حەسانەوەیەکی 3-4 مانگە دووبارە دەسەکاتەوە بە گەشەیەکی تر لە مووی ڕیشە و لە مووی ڕیش زۆر نزیکە ئەم مەراحلە بە قژ بەڵام ئالتەرناتیڤێکی تر کە مووی جەستەیە خەڵکی زۆر پرسیارەکەن ئەو پرسیارەکەم بە تایبەتی مووی سنگ بەڵێ بەکارێتەوە بۆ قژ قەتعەن وەک ئالتەرناتیڤێکی تر لە مووی جەستەیش وەرئەگیرێ بەڵام کێشەیەکە هەیەی بەهۆی کۆتابوونی ئەو فازی گەشەکردنە یا ئەو مەرحەلەی ئاناجێنە مووی جەستە زۆر زوو هەڵئەوەرێت بۆی جاری وا هەیە کە چاندنەوە ئەکەیت بە مووی جەستە تەمەنی ئەم مووەکە وەرگیراوە لە سنگیا لە پشتیا لە بەشەکانی تری جەستە ناگەیەتە 2 ساڵ بۆی زوو هەڵئەوەرێ کتێبی و ڕفرەنسە زانستیەکان زۆر تەوسیە ناکەن بەڕاستی لەبەرەوە ناتوانانی گارانتیەکی باش بدەی بە نەخۆشکە لانی کەم بۆ ماوەی 4-5 ساڵێک ئەتوانی بەهرەمەندی لە گەشەکردن و درێژکردنی هەمووان خۆی هەر بە عادەت هەموو شخصێکیش دەتوانێت لە خۆیان تێستی کات مووی جەستە ئەگاتە ئاستێکی مەحدود ئەوەرێت بە پێچەوانەی مووی ڕیش یا مووی قشتۆ ئەگەر نەی قرتێنی
بەڕادێکی نامەحدود ئەو توانێت درێژ بێت یعنی لەمەوەی ئەو 2 بۆ 4 ساڵا کە فازی گەشەکردنیەتی ئەو توانێت درێژ بێت بەڵام مووی جەستە ئەگا بە ئاستێکی زۆر بچووک یعنی لە حەدی 2 بۆ 3 سانتیمە ئەخرتێت ئەمە گۆڕانکاریەکە کە بە درێژایی نەوعی ژیان و پۆشین و جل لەبەرکردن و ئەو شتانەکە لە تیرەی ئینسانە گۆڕاوە بێ بە مقایسە لەگەڵ تیرەکانی ترە بینی مووی جەستایان زۆر گەورە نابێت دەستەکەی بە سنگا بەدەستەوە کۆمەڵێکی زۆر مودێتە دەرەوەمە شایدیە لەسەر ئەوەی کە زۆر کەم ئەخایەنێت لە هەموو کەسێکەوە بۆ کەسێکی تر وەکو یەکە یاخو کەسەکان جیاوازە باڵێ چکە زۆر کەسمانەیە هەر خۆی سروشتیان جەستەی توکنێکی زۆرە ینی توکێکی زۆری بەجەستەوەیە ئەمە کاریگەری ئێها لەسەرەوەی کە جارێکی تری قژیشی بۆ شێوەیە هێزێکی باشی هەبێت و بتوارێ قژیشی بێتەوە کە لەمووی جەستەی بۆ بکری نەخێن ئەوەی کە جەنابەت باسی ئەەکەی دووشت بووکەنە جیاواز بێت حەدی تەراکۆمەکە یعنی پڕبوونی ئەو مووی کە مەسەلەن لە سانتیمەترێکی مڕەبع لەسەر سنگی ئەگەر لە کەسێکی مەسەلەن وەکە کاروانە 100 تاڵی ممکنە لە کەسێکی ترە تا 150 بڕوە بەس فەرقەکە لەوایە و لە ئەستوری و ناسک بوونە هەنێک کەس دەبینی مووی جەستەیان ئەستورە و هەنێک کەس مووی جەستەیان ناسکە بەڵام لە ڕووی سایکلی ئەو سێ سایکلی کە مووی جەستە پێاتە ئەپەڕێ ئەمانی سایکلی گەشەکردنیان زۆر کۆتایە لەبەرەوە پاشماوەیەکی 2-3 مانگە ئەچێت تەفازی ئیستراحەت و ئەگەر لێی ڕێژدای بنێ وکە 2 ماو ببینی دووبارە ئەچێت 3-4 مانگ دیار نییە و دووبارە هەڵایەتەوە بۆیە زۆر کاربوردی نیە باش دەست خۆش بێت دکتۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانە کاکاروان ئێمە سپاسی تۆکەین بە هیوای ئەوەی کە قژێکی زۆر جوانت هەبێ و لە ئایندە چاومان بێگەکێتەوە بزای ماشەڵڵا قژەکە و گەشتۆ بەچی دەستان خۆش بێ خۆشەویستان بە گرنگم زانی لە ئەم پرسیارانەی کە زۆر جار لای ئێمە هاوڵاتیان دروستە بێ یاخود ئەمانوێت کە بزانین ئایا چاندنەوەی قژ هیچیانیشیە نەخێر وەکو دکتۆر ئاماژەی پێوە زیانی نییە و ئەو کەسانەشی کەیانێت چاندنەوەی قژ ئەنجام بن بێگومان پشکنینیان بۆکرێ دوای پشکنینەکان و دەرەنجامەکان بڕیار لەسەرەوادرێت کە ئایا چاندنەوەی قژی بۆ بکرێ یاخودنا بۆیە سنتەرەکانی خۆشمان لە ناو شارەکانە زۆر پاک و خاوێنن بە ڕێگای تەندروستی بە ڕێگای کارمەندی زۆر شارەزا و لێهاتوو ئەم کارانە ئەنجامەدەن هیوادارین کۆمەڵی پرسیار ئەگەر لای ئێوە دروست بوو بێ وەڵامتان دەستکەوت بێ هیوای تەندروستیەکی باش هیواش بۆ ئەو کەسانەی کە پلانیانە چاندنەوەی قژ ئەنجام بن وەکو ڕێنمایەکانی دکتۆر ئێوەش ئەتوانن سەرداری سەنتەرەکان کەچکە سەنتەرەکان لە خزمەتی ئێوەیان بۆ هەموو شێوازە تایبەتمەندی و پێشکەوتنانەی کە بەدیەکرێ هیوادارینەم بڕگەیەمان سوودیە پێ بۆ ئێوە کاتێکی خۆشتان بۆ خوازم